مصعب كوري عمير جوانترين گەنج دەوڵەمەندترین گەنجی مەدینە کۆڵانێکا بڕۆشتە خەڵک بەوای زانی لێ ڕۆشتۆ بۆنی عەترەکەی هاو ڕۆکاتە مەدینە ئەو هەموو سەروەت و سامانە ماڵ و کەسوکاری بەجێ هێڵێ سەروەتێکی زۆر زۆری ئەبێت هەمووی بەجێ هێڵێ لە پێناوی خوایە پێناوی پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام دوایی کە ئەمرێت ئەو پیاوە دەوڵەمەنە ئەو کوڕە گەنجە جوانە کە لە شەڕی ئوحودا شەهید ئەکرێ کراسەکەی کورتە بەشی ئەوە ناکە قاچ و سەری داپۆشن لە ناو گۆڕەکە بەشی ئەوە ناکە ڕایەکێشن قاچی داپۆشن سەری دەرەکەوێ ڕایەکێشن دەستی سەری داپۆشن قاچی دەرەکەوێ بۆیە چن بەلای پێغەمبەری خوا عەلەیهی السەلات وەسەلام ئەڵێن چی لێکەین ئەفەرمێت قاچی بەگیا داپۆشن و سەری بە کراسەکەی ئەوانە پیاو بوون ئەوانە ئاواژیان دینیان بە ئێمە گەیان بۆیە ئاەت لە حەقی ئەویشا دابەزی من المؤمنین رجال صدقوا ما عاهدوا الله عليه لەناو ئیماندارانە پیاوانێک هەن ڕازگۆ بوون لەگەڵ ئەو بەڵێنەی کە یابوویان بەخوای پەروەردگار کەوتبیان ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله ڕازگۆ بوون لەگەڵی کە گوێڕایاڵی بن لە فەرمانی دەرنەچن هیچ شتێ لەو دوانە بە پیرۆستر دانەدێن فمنهم من قضى نخبه هانە بەو شێوە وفات ئەگا هیچ شتێکی نییە شەهید دەکرێ پێڵێ قەضا نەخبە یعنی ئاواتەکەی هاتە دی مەبەستەکەی هاتە دی لە پێناوی خوا شەهید کرا ومنهم من ينتظر صحابانێکی تریش هەن چاوەڕێ ئەکەن هێشتا نەمردوون چاوەڕێ ئەکەن ئەوانیش ئەو نەخبە بنۆشن ئەو شەهادەتە بەدەست بێنن وما بدلوا تبديلا کەلیمەی ئەڵڵا و محەممەدیان عەلەیهی السەلات وەسەلام بە هیچ